قوتابخانەیەکی هەژدەپۆلیە لە قەزای شارەزور، بەڵام لە بری قوتابی مامۆستا ئاژەڵی ماڵی و ئالیکی ئاژەڵی تێدایە. ئەمە سەرڕای بەکارهێنانی لەلایەن کەسانی نەناسراوەوە بۆ کاری نەشیا و دوور لە ئاکاری کۆمەڵگەی کوردەواری. تەواو نەبوونی قوتابخانەکە لە کاتێکدایە کەرتی پەروەردەی شارەکە بەدەست کەمی و خراپی بینای قوتابخانەوە دەناڵێنێت و دیار نییە کەی ئەم قوتابخانەیە کۆتایی دێت. ئێمە هیوادارین ئەم مەکتەبە خاص بێت چونکە مەکتەبی خۆمان دوورە، ماڵمان لەم مەنتیقانەیە پاس دەگرین، هیوادارین ئەم مەکتەبە خاص ببێت. داواکارم ئەم مەکتەبە زوو تەواو بکرێت چونکە لەبەر ئەم مەکتەبە ئێمە ڕێگایەکی زۆر دوورە بڕین، مەکتەبەکەمان چونکە زۆر دوورە لەبەر ئەم مەکتەبە داواکارم ئەم مەکتەبە چارەسەر بکرێت. ئێوە لەم گەرەکە تەنها قوتابخانەتانەیە؟ بەڵێ، ئەم مەکتەبە بۆ 4 ساڵە کەس نایە بە هەنایەوە، ئێمەش لەبەر ئەوە ڕێگەیەکی دوورە بڕین. تەنیا ئەم قوتابخانەیە نییە کە لە قەزای شارەزوو بە نیوە ناچڵ جێهێڵراوە، بەڵکو 2 قوتابخانەی دیکەش بە هەمان دەرچوون. بە شێوەیەک دانەیەکیان لە 100% کارەکانی تەواو بووە، بەڵام حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی ئامادە نییە پارەی بەڵێندەرەکە بدات و قوتابخانەکە ڕادەستی پەروەردە بکرێت. گەڕەکی هەواری شاری شارەزووریش قوتابخانەیان تەواو نەبوو و بە ناچاری قوتابیان و مامۆستایانی سنوورەکە ڕوو لە قوتابخانەی گەڕەکەکانی دیکە دەکەن. بەداخەوە لە ماوەی ئەم 10 ساڵە بەهۆی بوومە لەرزە و بەهۆی ئەوەی کە ئەم قوتابخانەیە چۆڵە بەڕاستی پێمان ناخۆشە. ئێمە و گەڕەکی خەڵکی هەواری شار ئەم قوتابخانەی ئاوە وای لێ هاتوو بەم شێوەیە کە جەنابتان ئەیبینین. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم قوتابخانەیەش تەواو بکە ئینشاءالله بۆ ئەوەی مناڵانی گەڕەکی هەواری شار لە قەزای شارەزور سوودی لێبین، چونکە مناڵانی ئەم کۆڵانە ئەچون پاسیان گرتووە پاس هاتوچۆکن بۆ قوتابخانەکانی سنووری قەزای شارەزور. بەڕێوەبەری پەروەردەش جگە لە جەختکردنەوەی لە کێشە و گرنگی تەواوکردنی ئەو قوتابخانانە هیچ زانیاریەکی دیکەی لەسەر وادەی تەواوبوونیان نەوت. ئێمە 3 بینای تەواو نەکراومان هەیە، نوێژەرکردنەوەی ئامادەی ئالانی کۆنیشمان هەیە، ئەمە 4 بینایەکیشمان هەیە لە ناو کۆمپانیای ڕووناکی ئەوە خۆشبەختانە دروستەکرێ، هەرچەند هەندێک گرفتی ئیداری و یاسایی ئەوانەی هەیە، ئەوە هەدی کۆمپانیاکەیە بۆ پەروەردە بۆ قوتابیانی ناو سنووری کۆمپانیاکە خۆی، ئەوە بێتە 5 بینا. بە دروستکردنی ئەو 5 بینایە گرفتی بینا لە قەزای شارەزور ئەتوانم بڵێم سەدانەوە چارەسەرەکرێ. من لای خۆمەوە داواکارم قوتابخانەیەک لە ناو مرکزی ناحی زەڕایانی شار دروست بکرێت، چونکە بەڕاستی ئەوانیش مەغدورن و ئەو بینایی سێمیان کە باسم کرد لە نێوان ناحی زەڕایان و هەڵەبجەی تازەیە قەزای مرکزی شارەزور. لە ناو قەزای مرکزی شارەزورە 2 بینامان هەیە کە تەواو نەکراون، یەکیان 195 تەواو بووە، یەکیان 160. هەردوو بیناکەش 8 پۆلین، بۆ ئێمە زۆر باشە، زۆر گرفت چارەسەرەکە. ژماری دانیشتوانی قەزای شارەزوو زیاترە لە 9000 کەس و لە ناحەیەک و 40 گون پێک هاتووە. بەهۆی بوومەلەرزەکەی ساڵی 2017ەوە زیانێکی بەرچاو بەرکەتی پەروەردەی قەزاکە کەوت و تا ئێستاش کاریگەریەکەی کۆتایی نهاتووە. بڕیار بوو لەگەڵ کۆتایی هاتنی ئەم قوتابخانە و 2 قوتابخانەکەی دیگەتە قوتابیان بۆ خوێندنی وانەکانیان سەردانی بیناکە بکەن، بەڵام لە ئێستادا و بەهۆی تەواو نەبوون و پەراوێخستنی بیناکەوە قوتابیان دوای دەوام و بۆ یاریکردن سەردانی ئێرە دەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.